ناوم مهدی محەممەد عەبدوڵڵایە لە دایک بووی ساڵی 1984 لە گەڕێکی شەیدانی ئازادی لە سلێمانی. هۆکاری کە مندانبوونەکەم بە دەرزی لە نەخۆشخانەیەک وام لایەتووە و تووشی ئەم کە مندامە بووم، ئەمیش بە پێی گەڕانەوەی دایکم. ئەمە سەرەتای شەڕکردنی من بوو لەگەڵ کەمەندامیدا. سەرەتایەک بوو کە من بەرەنگاری هەستەکان ببمەوانێ ئەو ئەستەنگانەی کە هەیە و ئەشتوانم بڵێم سەرەتای دەستپێکردنی هیوای من لەوێەوە دەستی پێکرد. بۆیە لە سەرەتاتا لە قوتابخانەی شەید کەمال کوردی کە سەرەتاییم دەست پێ کرد نەمەتوانی بە پێی خۆم بڕۆم. زۆر سپاسی خێزانەکەمەکەم و باوکم هەموو جارێگەی بردم بۆ قوتابخانە، لەبەرەوەی هەم قوتابخانەکە قادرمەیتیا بوو، هەم شوێنی خوێندنەکەی منیش لە قاتی سەرەوە بوو. بۆیە باوکم زۆر هاوکارم بوو. لەمە هەتاکو ئەو 6 ساڵە تەواو بوو من باوکم هاوکارم بوو. وردە وردە کەمەندامیەکەم بەرەو ئەوە چوو باشتر بێ. بۆیە لە دوای خوێندنی سەرەتاییم هیواخوازم قوتابخانەیەکە بێ نزیک بێ لە منەوە بتوانم کەمێک لەو هیلاکەی باوکم بڕەمێنمەوە. چوومە قوتابخانەی عەلی کەمال کە قوتابخانەیەکی ناوەندی بووە و کاتە توانیم 1 و 2 3 تەواو بکەم و هاوکاریم هەبوو لە خێزانەکەمە، هاوکاری معنەوی کە پێیانەوتم تۆ پێویستە خوێندن تاوەکەی ئەگەر چی براو خوشکەکانی تریشت خوێندن تاوە نەکات. بۆیە من هەستم بە پشگیریەکی زۆرە کرد. لێرە کۆڵە خۆمە کردی، ئەگەر باران بووە پاڵتۆکەی خۆشم نەبەرە کردی و ئەوکەی خۆشم بەسەرە بەرە کرد نزیک بوو مەگزەکەون ئەم بەری بۆ مەگزەوە ئەشمێنایەوە داوا لێ هاکە ئاوا ژیر شوێ لە ژێر بڕۆی کەزینەوێ من و دایکی بەزوردەی من. پانزە جارم بردووە یان 16 جار بوو بۆ بەغا. وەڵا ئەم ئەمەلیاتی ئەم هەواڵی ئاخریەکەی کە کوتی بۆ ئەمەلیات ڕێمان نەبوو، ڕێی گیراییتە نەمان بردەوە لەگەڵ باوکی کردمان بەسەرە. ئەو لە ماڵ بوویایە ئەو ئەی برد من حەقم نەبوو ئیشمە کرد. ئەو لە ماڵ نەبوویایە واجبی خۆم بوو حتا بوو بە پۆلی 6 کە بوو بە پۆلی 6 بۆ مەکتەبی ئەمان برد بە نۆرە کە چووە ئەوێ ئیتر جا تۆزە قاچی باش بوو بۆ خۆی ڕۆی ئەچوون لەگەڵی بەس بۆ خۆی بڵێن دەستمانە گرت و ئەڕۆی و بۆ خۆی چووە. بیرێکم لای ئەوە بوو چۆن بگەمە مەکتەبەکەم، نەک وەکو خوێندکارەکانی تر تەنها بیرێکیان لای ئەوە بێ چۆن دەرزەکانیان لەبەرکەن. من بیرم لایە بوو چۆن بگەمە قوتابخانەکەم و چۆن ئەو دەفتەر و ئەو کتێب و شتانی پێمە بیگەێنمە ئەو قوتابخانەیە. بۆیە هاوکارێکم هەبوو، هاوڕێیەکم زۆر سپاسیەکەم، ئەویش کاگیادگار هەتا قۆناغی ناوەندی و پاشانی ژامادەیم تاوا کرد ئەو هەڵگری کتێبەکانم بوو. و من 84.8 بەرکەوت لە عیلمی. بەداخەوە لە هەندێک زانکۆکانی دەرەوەی هەرێم توانای تەقدیمکردنی هەندێک کولیاتم هەبوو، بەڵام بە حکمیەوەی هەندێک یاسا هەیە، هەندێک کولیاتی ئەندازیاری هەیە بۆ کەمەندام نابێ، ئەوە ڕێگریەک بوو لێم. و لە کوردستانیش کە فۆرمی زانکۆیم پڕکردەوانێ تەنها بیرم لەوە بوو شوێنەکەم زۆر نزیک بێ و بگونجێ بۆ من. بۆیە لە کاتی ئۆنلاینەکە من کۆلیژی کشتتوکاڵم هەڵبژارد لەبەرەوەی لەو سەرەتایانەی کاتێک کە من کۆلیژەکەم هەڵبژارد دەنگۆیەکە بوو ئەوترا ئەو کۆلیژانەی تر ئەیانکەن بە مامۆستایان پێویستە و ئەنێرێن بۆ لادەیەکی دوور بۆ شوێنێک کە ئەمەش ڕەنگە لەگەڵ کەمەندامەکەی منانە گونجێ. بۆیە من ئەو ساڵی من هەفتاویەک کشتتوکاڵ وەریەگرت، من بە 84 و ئەو کەسرەوانێ لەوێ وەرگیرام. بەڵام کە کۆلیژێک لە ئاست دەرەجەکەی منانە بێ یان بە حەزی خۆم نەبوو بێ ئەمە وای لێ نەکرد من ساردمەوە. بۆیە من بڕیارمدا
بە هیوایەکی گەورەترەوە بتوانم ئەو کۆلیژە تاوکەم و ئاواتەکانم بێنمەدی. سەرەتای هەموو کارێک لە لای من بیرکردنەوەم نییە لەوەی ئایا من کەمەندامم من چۆنم بۆ یەگونجێنم. کەمەندامیەکەی من وای لە من کردووە لەگەڵ زۆر شتێکا بتوانم بیگونجێنم، بەڵام هەر لەگەڵ گونجانەکەشیە هیوایەکی لەگەڵ دانێم بتوانم چی لەم شوێنەم لەم زانکۆیم بەرهەم بێنم. لە قاتی دوی کۆلیژی کشتتوکاڵ دەرزەکانم هەبوو کە هەمووی قادرمەیە، مەسعەدی نییە. ئەمە وەکو ناو زانکۆکە بیناکە زۆر نەگونجاو بووە من. وەکو دەرەوەش من ئەگەر محازەڕەیەکم هەبووە سەعات 2 ڕۆژ من هەرشتی بەیانیە چوم لە بەرەوەی پاسەکانی ئەو مەنتیقەی من ئەو کاتە ئاچوون. بۆیە من خوێندکارێک بووم، توانی بووم شێوازی هاتوچۆکردنی من بگونجێنم لەگەڵ زانکۆکەم و ئەو قورسیەشی لە زانکۆکەیە هەم بوو لە قاتی دووەیە لە هەر شوێنێکەیە لە کتێبخانی گشتێکە کە پێم وایە گشتی نییە لەبەرەوەی بۆ کەمەندام نییە لەبەرەوەی قادرمەی هەیە توانی بم بگونجێنم. ئەگەر محازەڕەیەکمان هەبوایە یەک چارەک یا نیو ساعت ڕستمان هەبوایە دوای محازەڕەکەی کە من لە قاتی سەرەوە ناهاتمە خوارەوە. من خەریکی خوێندنەوە یا خەریکی بابەتێکی ترە بووم چونکە من نەمەتوانی بێمە خوارە و دیسانەوە بڕۆمەوە بۆ سەرەوە. و لەو 4 ساڵەی زانکۆشمە 2 ساڵیان لە کەمپی کۆنی جامعەی سلێمانی بوو، 2 ساڵەکەی تر بڕیار هاو کە زانکۆی سلێمانی بچێتە کەمپە تاسەکەوانێ و کۆلیژی کشتتوکاڵ بچێتە نزیک ئەواڵ لای بەکرەجەوە. بۆیە خۆی بەخۆی کۆمەڵێک کێشەی تر دروست بوو بە خوێندکاران و لەسەر منیش زیاتر. پزیشکێکی ڕووناک بووم بە خوێندکارەکان. من لە 4 ساڵی خوێندکاری ماسەعیم بە خوێندکارەکانە کرد لە ناویشانە منافسەکەی خۆم کە چەند جار لە زمانی خۆیەوە ئایوێت خوێندکارەکانی تر پێمەڵێن چۆن ئەو منافستە و توانای سعیکردنی پێەیە کە بە خۆشمە وترا خوێندکارەکان تۆ چ بە ئاست بە چێ ئاستێکەوە بە چ شێوازێک توانی سعی بە کەسێکی کە منافسی خۆت بێ. زۆر ئاستەنگی کەمەندامی بۆ من بوو بە زانکۆیەک کە ساڵبم بەسەر ئەو شتەیە کە لای من مەرزەمە و کتێب و ئەم بابەتە زانستیانە زۆر سادەتر بوون لەو کێشانەی کە من پێیدا تێپەڕی بووم. مهدی قەت وەکو منافسێ بیری لە من ناکرێ ڕاستی بڵێم من لێ ئەترسام چکە بەتوانایە ینی بەبێ ئەوەی کە سەعیە بکە تەرکیزێکی باشی هەبوو بۆ مادەکان. قەت بیری لەوە ناکردەوە کە من ئەگەر بێت و یارمەتی شەیما بم ڕەنگە پێشم بکەوێت. دائیمەن ئەوەی زیاتر ئەویست زیاتر لە خۆی ئەویست من دەرەجەی بەرزتر بێنم. زۆر لە خۆ بردویانە یارمەتی هەموو خوێندکارەکانی تریشیەوە. زۆر جاری قسمی خۆشمان نەبووی بەشەکانی تر بووە ینی تەنانەت هەچ کەس بەیا ڕۆشتەجی سەرنج بووە کە ئەم کوڕە ئەم هەموو کەسەی بە دەورەوەیە وەکو بازنێک دەورمان ئەو سعی پێکردین بە هەموو کەسێک. کاتێک کە نەتیجەی کۆتایی دەرچوو بڵێن دە چوارایتر ئەو ئایلەکان یەکەمەکان ئەلان نەکرێ من لە ماڵە بووم کە پێیان وتم وابزانم پێم وا بۆ هەر خۆشی بوو تەلەفۆنی کرد کەوتی من پۆینت بوو یا دەرەجە بوو لە پێشتۆم یەکەم بوو. ئەو هەواڵم لە هەچ کەسێکی تر ببیستایە بۆ کەسێکی تر بوو کە شوێنەکەی منی گرت بوو یەکەم بوون ڕەنگە زۆر شۆک بووایە بۆ من. بەس کاتێکە مەهدی بوو زۆرم پێخۆش بوو. چۆن ئەو کاتە کە خوێندکار بوو خوێندکارەکانی برادری هەمووی دەوریانەیە و مشتاقی ئەوە بوون کەوانەی بۆ شەرحکەن ئێستش خوێندکارەکانی وە ئەبینم. زۆر دامەزرۆن زۆر پڕهەیەجانن بۆ دەرسی مامۆستا ئامادی من زۆر جار دوور و نزیک متابعەی ئەوم کردووە. هەرگیز نەمدیوە ڕۆژێ بڵێ من خەمبارم ڕۆژێ بیر لەوە بکاتەوە کە و کەسێکی ئاسایی نییە. ئەویش بەهۆی بوونی ئەو تواناوە ئەو هێزەی کە هەیەی زۆر پتەوە ئەوەستێت بەسەر پێکانی خۆی. کۆلیژی کشتتوکاڵم تاوا کرد و لەسەر ئاستی کۆلیژەکەش هەر 4 ساڵەکە یەکەم بووم. لەم ساتەوە ئیتر ئائیلەکەم هیچ خەمێکیان لەسەر من نەما. ئیتر وەکو پاڵپشتێک بۆ ئەوان سەیری منیان نەکرد. بە تایبەت ئێستا لە چاوی دایک مای بینم کە
خەمی منی نەماوە. حتا ئەگە یە ئەو سوچەی کە ئەڕۆی من ئەگریام ئەم ڕوودیشی بۆ ناکرێ کاری بۆ ناکرێ سبێنێ بەخێو نابێ ئیتریستا مشکی لە منێش کرد تۆ ئەو کوڕێکی ئاوا لە نوقسان بێ و بە باوەش هاتووی پێ بکاو لە ئاخریا بگا بەو دەرەجە چاکە لەوە باشترە بێ. دوای یەکەم بوونم وەرگیراموانێ لە کۆلیژی کشتتوکاڵ وەکو بۆعیدە. دواتر بەشداری کایە عیلمیم کرد لە زانکۆی سلێمانیدا و توانیم وەکو معیدێک دەرز بڵێمەوان. بەڵام دوجار پرۆسەی تواناسازی هات. لە پرۆسەی تواناسازیدا من بەشدار بووم و دائیمە ئەو خوێندکارانەی کە مندام نەبوون یا ئەو مامۆسایانەی کە لەوێ بوون بەشێکی ئەیانوت ئێمە ناتوانین لە دەروی وڵات بخوێنین لە بەرەوەی قورسە لە بەرەوەی زمانەکەی وایە. بۆیە من وتم لێرەشدا پێویستە ئێمە بیسەلبێنین کە وەکو کەمەندامی ڕێگریمان نییە. بۆیە بەشداریم لە پرۆسەی تواناسازیدا کرد و ئەو وڵاتی کە هەڵم بژارد وڵاتی بەریتانیا بوو. بەگەشتنم و دەست پێکردنم بۆ ماستەرەکەم لە جامعەی نۆتینگهام ترێنت بردمیانمە بینایەکەوە، بەڵام زۆری نەخایەن. یەک ڕۆژ دوایەوە هاتن کۆبوونەوەیان لەگەڵ کردم، پێیان ڕاگەیاندم ئێمە لە مەسافەی ئەم یەک ڕۆژە دابینیومانە ئەم دەرگا و شتانەی ئەم زانکۆیی ئێمە بۆ تۆ ناگونجێ. بۆیە خوێنکارێک لەو جامعەیە کە خۆشیەی خوێن خۆسان جامعە بەپارەیە لەوێ عەقدیان لەگەڵ کردبوو بۆ ماوەی 2 هەفتە تا دەرگاکانم بۆ گۆڕن ئەو دەرگا و شت و بۆم بکاتەوە و کاراسانیم بۆ بکە. بۆیە خوێننی 4 ساڵی بە کالۆرەسەکەی بۆکەن بە نیوە. هەموو دەرگاکانیان گۆڕی بە مەسافەی 2 هەفتە وەکو دەیان نابوو، توانیان کۆنتڕۆڵێکم بنێ هەچی بینای ئەو جامعەیە منم توانی بیکەمەوانە. لە ڕێگەی وایفایەوە ڕەتی دەرگاکانیان کردبوو، کۆنتڕۆڵێکیانیان بێ. پێش 8 دەرگایەگە چوم دەستمە نابە و ڕقەمی ئەو دەرگایە و ڕقەمیان لێ بوو ئەکرایەوە. ئەمە کاراسانی وڵاتێک بوو بۆ من کە من هاونیشتمانێکی ئەو وڵاتە نیم. بۆ من جێگای ئەوە بوو کە بڵێم ئەو هەموو کاراسانی بۆ کەمەندامەکرێت، کەمەندامەکەی لە بیرە برێتەوانێ مەسافەیەکی زۆر لە مێشکاجێ هێڵێ بۆی تۆ برۆ بە کار و چالاکیەکانی ترت بی بتوانی داهێنان کەی. خوێندنم بەسەرکەوتی تاو کرد، خوێندنی ماستەریش وە بوومە کەمەندامێک کە پرۆفیسۆرەکەم پێی ڕاگەیاندم من یەکەم خوێندکارم ئەو کات چووبمە ئەم زانکۆیە و یەکەم خوێندکاری کەمەندامیشم کە لە کوردستانەوە هاتبوو. In biotechnology, Mahdi Mohammed Abdullah. هاتمەوە ئێستا لە جامعەی سلێمانی لە کۆلیژی کشتتوکاڵ وەکو مامۆستایەک دەرزەڵێمەوە. بۆ من هەستێکی خۆشە خوێندکار بووم لە شوێنێکە کۆمەڵی ئاستەنگمە بووە. ئێستا مامۆستام لەو شوێنەیە. سەمەنەدامی دەستەی باڵای ڕێکخراوی یەکێتی کەمەندامانم بەرپرسی بەشی پڕۆژەکانیانم. خوێندکاریش بووم، پەیوەندیم لەگەڵ ڕێکخراوی یەکێتی کەمەندامان هەبووە. ئێستش کە مامۆستام لە زانکۆ، بەڵام دوای تاوابوونی کارەکەم لەم ڕێکخراوەدا هەست بەوە کەم کە
بەرپرسیارەتێکم لەسرە من بتوانم خزمەت بکەم چ لە ڕێگەی دروستکردنی پەیوەندیەک بێ بۆ ئەم ڕێکخراوە بۆ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان تا بتوانین کەلوپەلی پێداویستی کەمەندامی بگەینە کەمەندامانی وڵاتەکەمان. من وەک خۆم لەگەڵم نەزەماتانەدا وەکۆی دەورەم بینیوە کۆی چەند ساڵێک خۆبەخشانە لەم ڕێکخراوە دەوامەکەم کە من کاری خۆبەخشیەکەم بە هومێدیەوەی کە بتوانم ئەو تێڕوانەی کاوتا کەمەندام ئاستەنگە ئێستا کەمەندامێک ئاستەنگەکان لە ئاباد. بوونی کێشەیەک یا لە جەستەدایان هەبوونی جۆرێک لە کەمەندامی نابێتە ڕێگل لە وەستاندن و لەوەی کە تۆ تواناکانت بکوژی. ئەوەتە من بە کردار ئەوەتە من بە واقع لەبەردەستانم کە من کەمەندامێکی زۆرم هەیە بۆیە بۆ هەموو دایک و باوکان و بۆ هەموو هاوڕێیانم مەڵێم ئەگەر هیوا هەبێ زۆر ئاساییە کەمەندامی ژەبێ. لە ژیانمدا تا ڕادەیەک بووم بە کەسێک کە خەڵکانێک کە بەم مەراحیلانەی منا تێپەڕە بن کەمەندامێکیانەیە باری دەرونین ناتەواوە یا کەمەندامێکیانەیە زاڵ نییە بەسەرەوە کەمەندامەی خۆیدا. تەلەفۆنم بۆ کراوە لە چەند شوێنێکەوە لە چەند برادێکەوە کە حەزەکەین بین سەردانمانکەی ئێمە کچێکی کەمەندامانێ ئێمە کوڕێکی کەمەندامانێ هەتا تۆ ببیتە نمونەیەکی جوان بۆ ئەو. ئێستش بیرمێ برادێک تەلەفۆنی بۆ کردم وتی کەسێک داوای ڕەقەمی تۆەکات کە قسەم لەگەڵ کەوتی حەزەکەم بێی بۆ ماڵمان حەزەکەم بیت خۆت لەگەڵ کچەکەمدا قسە بکەی تێبگەێنی کە ئەوە تا تۆ کەمەندامی منیش کەمەندام و خوێندنم تاواکرۆ تاواز لە خوێندن نێنێ. خۆشحاڵانە چووم قسەم لەگەڵ کرد و تەواو کاری من لەوێ تەواو بوو. دوای 6 ساڵ لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و کەسێک پەیوەندی پێوە کردم وتی من ئەو کچەم و لەسەر قسەکانی تۆ خوێندنم تاوا کرد و مەحەدیشم تاوا کرد. ئەمە بۆ من جێگای خۆشحاڵیە و لە چەند شوێنێکدا تووشی ئەم حاڵەتە بوو. دوو هەفتەی ڕابردوو مامەسایەک لە یەکێک لە کۆلیژەکان داوای لە کردم وتی من دەرزێگەڵێمەوە ئەو دەرزە بە ناوی ئیرادەوەیە. من هەستەکەم هیچ لە منەوە فێر نابن تۆ وەکو کەسێکی عەمەلی وەکو مامۆستایەک وەرە لەبەرەوەی هیوا ئەبینم و ئیرادا ئەبینم کە تۆ زاڵ بووی بەسەریا. بۆیە ڕۆژانە تووشی ئەم حاڵەتە ئەبین کە کەمەندامێک کەسێک ئەڵێ لە ماڵەکە هەیە دایک و باوکەیە کە سوکارەکەی یا کەمەندامەکە خۆی پێڵێ حەزەکەم ڕێنماییم کەی تا بین بە نمونەیەکی جوان بۆ هەمووانە و بۆ هەموو کەسانشی کە پەیوەندیان لەگەڵ کەمەندامی هەیە پێیان ئەڵێم هەموو ئەو ئاستەنگانەی کەمەندامی بەو شێوەیە سیر مەکەن کە ئەمە ئاستەنگێکن ڕێگرە بێ لە تواناکانتان چونکە ئەگەر کەسێک بیاوێ برەو بە تواناکانی بە دڵنیا بە کەمەندامی ڕێگر نییە لەوەی کە ئەو توانەکانی جێبەجێ بکە. لە 25 سێی 2007 ژیانی هاوسەرگیریم پێکۆنەوە. ئێستا لە ژیانی هاوسەرگیریان بۆ نزیکەی ساڵێکە چێ وەکو هەموو تاکێکی ئەم کۆمەڵگایە کە کەمەندام بێ یا کەمەندام نەبێ
چوومەتە ئەو پرۆسەیەوە و هیواخوازیشم بۆ خۆشم و بۆ هاوژینەکەشم کە سەرکەوتوو بین.